ئینسانە بێ بزانێ قسە چوار جۆری هەیە، قسە چوار جۆری هەیە قسەکردن کە ئینسانێکە. جۆری یەکەمیان بۆ قیامەتێ بەس سوودە، جۆری یەکەمیان بۆ قیامەتێ بەس سوودە، ئەمە قسەیەکە حەڵاڵە بیکە. جۆری دووەمیان قسەیەکە بۆ قیامەتێ بەس زەرەرە، حرامە بیکە. جۆری سێیەمیان قسەیەکە زەرەری زیاترە لە قیامەتە تا قازانجی، ئەویش حرامە بیکە. جۆری چوارەمیان قسەیەکە کە زەرەر و قازانجی وەکو یەک، ئەوەش قسەیەکی بێقەڵ کە باش نییە بیکە. بۆیە فەرموودەکە بەس کامەت بۆ یەڵێتەوە ئەو قسەی کە کاملەن خێر و ئەجرە بۆ قیامەتە، بەس ئەوە بیکەی باشە. ئەوی ژەبێ ئاگاداری بی کۆمەڵی ئافات ڕووی تێکە. ئەسە قسە چوار بەشە، یەک بەشی حەڵاڵە. ئەو بە شەش کۆمەڵی ئافات ڕووی تێکە. بۆ نمونە ڕیایی، ئینسانەکە قسەکە بۆی بە شان و باڵی ئاڵڵا مەدحی بکەن، کۆمنتی زۆری بۆ بێ، لایکی زۆری بۆ بێ، ڤیوی زۆری هەبێ، ئەوە ئەو قسەیە کە باشیشە کردوتە هەڵە وەشانەوە بۆ ڕیاییە. یاخود بۆ مەسلحەتێک ئەیکە هی دنیای قسەکە دینە، ئەو بۆ مەسلحەتێکی دنیاییکە، بۆ ناوبانگێکە، بۆ پارە و سەرۆت سامانێکە، بۆ پلە و پایەیکە. ئێوە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ: من تعلم علما مما يبتغى به وجه الله لا يتعلمه إلا لدنيا يصيبها فالنار النار. هەر کەسێ فێری زانستێ بێ بیبەخشێتەوە بە خەڵکی، کاو زانستا بێ لە پێناوی ئەڵڵایە ببەخشێتەوە، بەڵام ئەو بۆچی بەخشێتەوە؟ بۆ ناو ناوبانگ و بابەتانە. فەرمێ ئاگر، شوێنی ئەو ئاگرە تاڵ. بۆی بەڕاستی قسە ئەو چوار جۆرەیە. تۆ بێ سێ جۆری هەر نەکەی، یەک جۆریان نەمێنێتەوە، ئەویش بێ زۆر بەوریایەوە بیکەی. کەواتە تۆ بێ کەمترین قسە بکەی، زۆرترین گوێ بگری. وەکو ئەبوو دەردا ئەی فەرموود دوو گوێ پێدراوە، زوانێکە پێدراوە، معنای ئەوەیە زۆر ببیستە و کەم بڵێ، زۆر ببیستە و کەم بڵێ.